مزگەوت شوێنی عیبادەت و بەندایەتی و خواپەرستی مسلمانانە. هەمیشە و شوێنە بە پیرۆزی لایەن دەمێنێتەوە، بەڵام لە دوای ڕووداوەکەی پارێزگای هەولێر تاریک بینانە دوور و نزیک ڕووداوەکە دەقۆزنەوە و پەیوەندیداری دەکەن بە مزگەوتەوە. گوایە مزگەوت بیری تونڕەوی و تیرۆربەرەم دەێنێت، بەڵام مامۆستایانی ئاینی دەڵێن مزگەوت شوێنی برایەتی و پێگەیاندنی کەڵە پیاوان و زانایان بووە و پەروەردە و خۆڕەوشتی جوانفێری هەمووان دەکات. وانەی خۆشەویستی نیشتیمان و تەبایی بە کۆمەلگا دەڵێتەوە. مزگەوت ماڵی ئارامیە، مزگەوت قوتابخانەی پێگەیاندنی زانایانە. تۆمەت بخرێتە پاڵ مزگەوتەکانی کێکە لە تاوانەکان کە بەڕاستی ناکرێ ئێمە وەک میراتگرانی پێغەمبەری عەزیز عەلەیهی سڵاو وسەلام بەتاتی بێدەنگ بین، بۆیە بەڕاستی مزگەوت تاکی تەندروست پێ تێدەگەیەنێ. مزگەوت ئەو پەیامەی پێ هەمیشە و هەردەم کە پێغەمبەری عەزیز دەفەرمێ وەجوعیلت لیە الأرض مەسجدا وطهورا، ئەفەرمێ هەموو سەرزەوی بۆ من مزگەوتەوە پاکە. کەواتە پەیامی مزگەوت ئەوەیە کە بەڕاستی تاکی تەندروست و سەرڕاست پێدەگەیەنێ. هیچ کاتێک مزگەوت پەیامی توندوتیژی و تونڕەوی و کۆمەڵکوژی و ڕەشەکوژی پێ نەگەیاندوە پێ ناگەیەنێ. بۆیە سەنگەرگرتن گێچەڵکردن بە مزگەوتەکان بەڕاستی سەرنجامی سەرخواردنی ئەو کەسانە لە بەدوای خۆدا دێنێ. لەلایەن هەندێک کەس و لایەنەوە لاندێک لە ڕووداوەکان کوێرانە دەکەونە گیانی ئاینی پیرۆزی ئیسلام و مزگەوت و مسلمانان و قورانی پیرۆز، بەڵام نازانن بە پێچەوانەوە ئاینی ئیسلام ئاینی خۆشەویستی و یەکڕیزی و بە ئاباڵاکانە و هەمووان فێر دەکات چۆن نیشتیمانیان خۆش بێت و خیانەت لە وڵات و گەلەکەیان نەکەن. ئەو کات لەو نێوەندەشدا هەمیشە کۆمەڵی ئیسلامی بە ئامانج گیرا و تۆمەتی بێبنەما ئاڕاستەی ئەندامەکانی کراوەتەوە. بەو پێی کۆمەڵ لاڵوێستەکانی داڕاشکاوانە لە بەرەی خەڵک بووە و ملی بۆ ژێردەستەی و ڕازی بوون بە زوڵم و ستەمی دەسەڵات نەداوە. مسلمانان و نوێژخوێنانیش دەڵێن مزگەوتەکان ڕۆشنکەرەوەی ڕێگای هەموو چین و توێژەکان بووە و هەر کەس وولایەنێک ڕێگە بگرێت لە چوونی گەنجان بۆ مزگەوت ئەوە گەنجان تووشی هەڵدێر و لە ناو چوون دەبات. وڵای مزگەوتەکان ئەمڕۆ ڕۆشنکردەوە ڕێگای خەڵکی کوردن، چونکە کورد لە کۆن و لە تازە و لە ئێستا عەشقی مزگەوت بووە، لەسەر ڕێگا ڕێبازی مزگەوت هەستاوەژیاوە. بەڵام ئەگەر ڕێگری لە گەنج و کۆمەڵی خەڵک نەکرێ مزگەوت ڕۆشنکەرەوەی بۆ ڕێگای خەڵکی کورد. مزگەوت شوێنی ئەمنیەت و ئاشایستی خەڵکی کوردە، مزگەوت لانگەی گەنجانی خەڵکی کوردە. بەڵام ئەگەر ڕێگەر لە خەڵکی کورد بگیرێ بۆ مزگەوت بەرەو هەڵدێرگەیەکی خراپ و خراپتری شێبە. لە کۆن و نێوە مزگەوت ڕۆڵی کاریگەریە بوو لە شارکردنەوە و پێگەیاندنی تاکانی کۆمەڵە بە تایبەتی لە ڕووی دینداریەوە لە ڕووی وەشیاری گشتیەوە هەروەها جەیەکەکەوە کۆ بێتەوە مسلمانان تیاوە دینەکانی لێوەرەگرنەوە مامۆسایانی هەڵەسن بارکی سەرشانی خوان. مزگەوتە و شوێنەی مسلمانان شانازی پێوە دەکەن و تاکە شوێنی بەندایەتی و خواپەرستیانە، بۆ هەموو تۆمەت و دەستدرێژێک بۆ سەر مزگەوت ڕەت دەکەنەوە و مزگەوت بە قوتابخانەی پەروەردەکردنی نەوە لە دوایینەوە دادەنێن. خوایە پیلانجێڕان شکست پێبێنی، خوایە دوژمنانی دین و ژینمان خەڵک و خاکی کوردستانمان ڕسواکە یا ڕەب العالەمین. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.